دڵ بە ئولفەت لەگەڵ دابڕان قەت لۆمەت ناکەم تۆش بێتانی بەڵەکە شاییە زەماوەندە و من لێرە هەر پێیان ڕاگەنم من ناچمە ڕەش بەڵەک و زەماوەندە و شتانەوە. سڵاو لێبێ بەخێر بیتەوە بۆ ناوچەکەی خۆت پێم بڵێ ئەمڕۆ هەستێ چۆنە لێرەی؟ سپاس. بێگومان وەتەن شیرینە و کەیتە ناوچەکەشتەوە کەس و کار و خۆشەویست و دۆستان و ئەحباب و هاوڕێی مناڵی و ئەوانە ژەبینی دووبارە ئەوەی تر خۆشترێ بەلاتەوە. خستم زۆر خۆشە و زۆر خۆشحاڵم. بەخێر بێ ئێمەش پێمان خۆشەکە ئەمڕۆ لێرەی پێشتر کۆنسرت لە شوێنەکانی تر کردو و ئەمڕۆژ لە هەڵەبجە چۆنە ئەو گەشتەوە کردو؟ من ئەگەر لە ڕۆژەڵاتەوە دەست پێ بکەین تا گەیتەوە ڕۆژ ئاوا بە تایبەتی شاری زاخۆی دەلال خۆشەویست ئیمڕۆ لە هەڵەبجە مانگێک لەمە پێش لە زاخۆ چەند ماوەیەکی پێشووتر لە سنە لە تاران پێم خۆشە ینی دایمەن جارێ باسی وڵاتانی دەرەوەم نەکردوانی کە لە وڵاتانی دەرەوە چەند کاری هونەریمان کردو پێم خۆشە من ئەم هونەری خۆم ئەوەی تر فراوان کەم دەست باڵاکەم بۆیە هەڵەبجە بۆ من گرنگتر بوو لە شارەکانی تر بەڵام ئەفوان لە شوێنانی تریش باسم کردووە کە شوێنێکی وان نەبوو گونجابێکە من توانم ئەو خەڵکە کۆ بکەمەوە بێنم. تۆ زۆربەی گۆرانیەکانە هەورامیانن یان مۆرکێکی هەورامیانەیان پێوە دیارە و لە زاخۆ گۆرانی دوتووە پێشوازی ئەو خەڵکە چۆن بوو کاردانەوەیان چۆن بوو؟ بڕوا بکە مەگەر لە هەورامان و لە هەڵەبجە شتیوان بۆ کرابێت پێشوازیەکان زۆر جوان بوو و لێرە و سپاسیانەکەم دەستیان خۆش بێ و پێم وایە کەناڵەکان هەمی بڵاوی کردەوە. هەڵبەتە تۆ کە ئەچیتە هەچ شارێک کە کاری هونەری تیاکەی تۆ بۆ ئەو خەڵکە ئەڕۆی تۆ چیت پێشکەش بۆ کەسەیەکی ئەگەر ئەو جەماوەڕ نەبێت تۆ ناچیت وێ لێرە سپاسیانەکەم و سپاسی شاری هەڵەبجەژەکەم بە تایبەت. لە ڕۆژ هەڵات هەوادارێکی زۆرە هەیە ئێستا وەکو جاران سەردانەکەی و کۆنسێرتەکەی بەداخەوە ینی ماوەیەکی زۆرە ئێمە چاوەڕێ ئەوواکەین بارودۆخەکە ئاسان بێتەوە و نەک ساڵی جارێک حەزەکەم هەموو هەفتێک لێ کۆنسرتێ بکەم. من داوەتە کرێم پێم ئەوترێ بەڵام ئەو کارانە جیاوازترن لە کارەکانی من مەسەڵەن ڕەشبەڵەکە شاییە زەماوەندە و من لێرە هەر پێیان ڕاگەنم من ناچمە ڕەشبەڵەک و زەماوەندە و شتانەوە کە داوای لێبوردن تا لێکەم کە ئەو هەموو نامانە دەنێرن ئەو هەموو تەلەفۆنانە ئەکەن ئەو هەموو پەیامانەکە من لێرەوە سپاسدانەکەم پێشی ئەزانم وەرزان لەوێم بەڵام بۆ کاری کۆنسرت ئینشاءڵڵا بارودۆخەکە پێگومان ئارام بێتەوە ئەو لە خزمەتیان نابم. بەس بۆ کۆنسرت دەڕۆی بۆ ئیشەکانی تر ناڕۆی؟ نەخێ بەس بۆ کۆنسرت. یەک نهێنیم پێ بڵێ گۆرانیەکانی تۆ پێم وایە لەو جۆرە گۆرانیانن هەتا کۆنتر بن خۆشترە بن ینی هیچ تاموچێژیان هیچ تاموچێژ لە دەست نایەن. وەختی خۆی ئەمە قسەیەکی عەباسی کەمەندی بوو پێوتم وتی لا نەی لە ڕەسەنایەتی خۆت شکە بۆ ئەگەر ئەمڕۆژ تۆی خەڵک گوێ بۆ نەگرێت 10 ساڵی کە بێ خەڵک هەرگوێ لێگرێ بۆ چکە تۆ مڵکێتێکی کوردی پێوە دیار بێت و هەر لە ستایلی جلوبەرگتەوە حتاوەکەوەی کە سەر شعر و ئاواز و مۆسیقاش کوردی بێ. من زۆر پرسیاریان لێ کردم بۆوانی کە ئاوازی فارسی ئاوازی تورکی ئاوازی عەرەبی ئێنن ئەیکەنەوە بە سۆرانی ئەوە لەلای من نەجاحەت ئێنێ بۆ ماوەیەکیشە گوێی بۆگری لانی ڤیوکی زۆری هەبێ بەڵام دوایی بکێتەوە لە شوێنی خۆیان هەروەکو ساڵێک ئەتوێتەوە بۆ یەک من نازانم ئێستا تا چەند ڕادێک قسەی جەنابتەکە فەرمی هەتا کۆن بێ زۆر ئەو قسەیم پێوتراوە و هەڵبەتە ئێستا هەرچی ئاوازەکانمانە گەچی گۆرانیەکانمانە لە شوێنان ئەوترێتەوە من سپاسیانەکەم دەستخۆشی لەو هونەرمەندە ئازیزانەکەم هەچ کەسێ پێی خۆشبی ئاوازێکی گۆرانێکی بابیڵێ زۆرم پێخۆشە. بەرهەمی نوێ چیمان هەیە؟ بەرهەمی نوێ هەژ بەرهەمە بەڵێ باسشم کردو بەڵام بارودۆخەکە هی ئەوە نێجارە بڵاویکەینەوە
سەژوەکو ئەوسانە ماوە مەسەلەن بڵێ لە ساڵەکانی 2000 خەڵک سەرەیەک لە بەردەم تەشداتەکانە لە ساڵەکانی 2010 تا 2010 تا 2020 خەڵک سەرەیەک بەڵام باوی سیدی نەماوە تۆ لە سۆشیال میدیایە کە ئەو شتانە بڵاوێتەوە کێ مەزاجی کرد بۆ یەک دەقەش ناتوانانی گوێ بگری خل لایبەی مەگەر شتەکە زۆر خۆش بێ یا باسەکە زۆر خۆش بێ یعنی چ تۆ من ئەوسا پشتمە بینی مەسەلەن نەفەری وام دیوە بە ساڵ دانیشتۆ بە دیار حەڵقە ینی زنجیرێ درامایە کە سەر تااقەتی نیە یەک دەقەش سیرکە بۆیە مەزاجەکان گۆڕاون تۆ نازانی چی لە دڵی منایە چی لە دڵی کاکایە چی لە دڵی ئەو خەڵکایە ئەگنا چۆن مجارە من پێم خۆش بوو ئاوازی تازە و گۆرانی تازە و شعری تازە بخەمە بەر گوێی هەوادارەکانم بعد پێیان کۆپلەیەکیش بێ پێشکەشم کە ئیجا من حەزم لە گۆرانی قەدیمیەکانە ئولفەت شۆخە گیانەکەی یەک کۆپلەی بچوو دڵمان وەشکێنە چاومە هەمیشە فێرە باگریان دڵ بە ئولفەت لەگەڵدا بڕان قەت لۆمەد ناکەوت تۆش بێتانی عاشقی شادی خۆشی ژیان